ئەم چاڵاکوانانە هاتوونەتە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق لە هەولێر تا یاداشتێک بدەنە پەرلەمانتارەکان. جگە لە ئەمەندام پەرلەمانەش کەسی دیکە بەدەم داوای ئەم چاڵاکوانانەوە نەهات. یاداشتەکە تایبەتە بە ساڕۆژی دامەزراندنی سوپای عێراق و تیایدا چەند خاڵێک خراوەتە ڕوو. یەکێک لە خاڵەکان هەڵوەشانەوەی پشووی فەرمیە بە بۆنەی دامەزراندنی ئەو سوپایە و دانانی ڕۆژێکە بۆ پێشمەرگە. هەروەها قەرەبووکردنەوەی ئەو کەسانەیە کە لەلایەن سوپای عێراقەوە زیانیان پێگەیەنراوە. ئێمە کە ڕۆڵەکانمان بەدەستی دایان بەرپرسی ئەم سوپایە شەهید کراون، نامانەوێت لە هەرێمی کوردستان یادی دامەزراندنی سوپا بکەینەوە. بەپێی دەستوور ڕێگە بە هەرێمی کوردستان دراوە هەر پشوویەک هەڵبوەشێنێتەوە کە لە بەرژەوەندیدا نییە و هەر پشووەکیش جێگیر بکات کە خۆی دەیەوێت. پەرلەمانتارێکیش دەڵێت دەبوایە ئەم یاداشتە بدرێت بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئاماژە بەوەش دەکات لە ئێستادا پرۆژەیەک بۆ پشووە فەرمیەکان ئامادەیە و لە قۆناغی دەنگداندایە. یاداشنامەکەیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان باش بوو، یعنی ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت، نەک ئاراستەی حکوومەتی ناوەندی بکریان پەرلەمانی عێراقی بکرێت، چکە پەرلەمانی عێراقی ئەم عوتڵەیە هەڵ ناگرێت، چکە خۆ عێراق هەر هەرێمی کوردستان نییە، شوێنەکانی تر قبولی ناکەن. بەڵام لە هەمان کەوتە گوتم دەستوری عێراقی ڕێگای بە هەرێمی کوردستان داوە چ عوتڵەیەکی پێ باشە پەسەندی بکات، چ عوتڵەیەکی پێ باش نییە پەسەندی نەکات، بۆ خۆی عوتڵەی تر دیارەکە ئازادە. پێشکەشکردنی ئەو یاداشتە لە کاتێکدایە بە شەکلە ڕێکخراوەکان پێیان وایە کە تا ئێستا هەرێمی کوردستان لەژێر مەترسی ئەو سوپایەدایە. ڕۆژی 6 کانونی دووەمی هەموو ساڵێک یادی دامەزراندنی سوپای عێراق دەکرێتەوە و ئەو ڕۆژەش لە تەواوی دامەزراوە حکوومیەکانی عێراق و هەرێمیشدا کراوەتە پشووی فەرمی. ڕێبوارکاکەی یەناقی، هەولێر.